معجبی ڕژێمی سەرمایەداری ئابووریە بی باوەشی بۆ ئەکەیتەوە قبوڵی ئەەکەیت بیاگای لەوەی کە سیستەمی سەرمایەداری مرۆڤەکانەکە بە ڕۆبۆت لە مرۆڤایەتی و لە ویژدان و هەست و سۆز دایانە ماڵێ ئەیانکا بە ئامێرێک ئەو ئامێرەش معڕەزە بۆی کە دەستکاری بکرێت بۆی دەستکاری بەرامبەر کات بۆی کە فێڵکە بۆی کە مرۆڤەکان نەخوێنێتەوە حساب بۆ هەست و ئیحساس و ویژدان و مرۆڤایەتی مرۆڤەکان نەکە ئامێرێکە بۆ پارەپیاکردن کە ئینسان بوو بە ئامێر لە مرۆڤایەتی شۆرە ئەکوژێ ئەبڕێ ئەدزێ فێڵەکە قۆڵە بڕێ تاڵانیەکە ئێمە تاڵانیمان هەیە نەک هەر لە مستەوای سیاسی لە مستەوای کۆمەڵایەتی ئێمە تاڵانی کۆمەڵایەتیشمان هەیە جگە لە تاڵانی سیاسی ئێفێڵکردن و قۆڵبڕین و پارە لێکێشانە و حرامخۆری و ساختەچێتی هەر لە فکر و هزری تاڵانچێتیەوە سەرچاوەیەگرێت بۆ ئێمە فەڕاغی قانونیمان هەیە ئەڵێ کەس لەسەر قەرز ناگیرێ کە قەرز لەسەر قەرز نەگیرا بە ئارەزوی خۆت بە ناوی قەرزەوە پارە لە خەڵک کێشەرەوە پارەی مێرێ فێڵی لێ بکە دەستی پێ بکە باشە شتی عادی باسڵ پێ بفرۆشە بە تەسریف شت وەرەگرێت دوای پارەکەی نایە چەندین ئەوانەی کە بازارکردن و مارکێتینیان هەیە کاری ساکنەوەیان هەیە نوێنەری کۆمپانیاکانن جیروان خوارۆ بەدەست دوکانارەکان قۆڵبرین لە دوکانارەکانەوە دەستی پێکرد لە سیاسیەکانەوە دەستی پێکرد لە کۆمەلگاوە دەستی پێکرد لە فێڵی مامۆستاکان دەستی پێکرد لەوەی کە ئەرکی گەیاندنی زانست فێرکردنی زانست و پەروەردە بەجێ ناکەێن ئەوە جگە لەوەی دایک و باوک کەم تەرخەمن لە پەروەردەکردنی مناڵەکانە جگە لەوەی کە هاوڕێکانمان کەم تەرخەمن لە ئامۆژگاریکردنی یەکتر جگەرەوەی کە کەناڵەکانی ڕاگەاندن کەم تەرخەمن لە ڕۆڵی پەروەردە نایەڵێ ئێمە فێڵ لە یەکتر بکەین ئێمە نائینسافی و بین نامرۆڤایەتی بەرامبەر یەکتر بکەین